اللهم يا ربنا لك الحمد حمدا يوافي نعمك ويكافئ مزيدك. اللهم يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم يا ربنا لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. اللهم صل وسلم وبارك على أشرف المرسلين محمد النبي الخاتم وعلى آله وأصحابه وأمته ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. خۆشەویستان میوانانی ماڵی خۆیە، السلام عليكم ورحمة الله وبركاته. شانی و وەفو سەنانی کە جەنای ماوەسا کردیەوە لە نەجابەت و حرمەتی خۆیەوە بوو، من خزمەکاری جەنابتان و خزمەکاری هەموو مسلمانانم، خوای تەبارەک و تەعالا لێمان قبوڵ کات ئینشاءالله. پێکەوە چینە خزمەت ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز، ئینشاءالله ئەم شەوی لەیلەتول قەدرەی پێڕازێنینەوە گە خوای گەورە بەرەکەتی تێکا بۆمان و بە ڕەحم و بە فەزلی خۆی لێمان قبوڵ بکات. رب العالمين لقرآن بيروزة لسورة أنعام لآيات يك لآيات بيروزة كان أفرميت أعوذ بالله من الشيطان الرجيم هل ينظرون إلا أن يأتيهم الملائكة أو يأتي ربك أو يأتي بعض آيات ربك يوم يأتي بعض آيات ربك لا ينفع نفس إيمانها لم تكن آمنت من قبل أو كسبت في إيمانها خيرا. قل انتظروا إنا منتظرون. أم آية هرشيكي زور تندي شعراويتي آية باسمان بۆ ئەکات کە ئەفەرمێت دوژمنانی ئەم دینە، دوژمنانی خوا، دوژمنانی قورئان چاوەڕێی چیەکەن؟ ئومێدیان بە چییە؟ بەتەمان عاقیبەتیان بەکوێ بگا؟ ئەو کەسانەی کە هەموو عومریان لە دژایەتی ڕەب العالەمین و پەیامەکەی و دینەکەی خوای و شوێنکەوتوانی ئەم دینەیە بەسەرفەکەن و شەو ڕۆژە خسۆتە سەر یەک محارەبەی دینی خواکەن و لەم پەردانێن بۆ موسڵمانان و چاوەڕێی چیەکەنەوە؟ بە تەمای چین؟ یان ئەو خەڵکانەشی کە گومڕان و غافڵن لە تۆبەکردن و لە گەڕانەوە بۆ لای خوا سەریان لە گوناح ناوە، هەتا بینەقاقەی خۆیان لە حەرام و لە کفر و لە بێدینی ناوە، بیری قیامەت و گەڕانەوەیان نێ بۆ لای ڕەب العالەمین، ئەڵێ چاوەڕێی چیەکەن؟ سێشتی پێوتوین. هەرسێکیان پەتێکە کە پچڕا گەڕانەوەی نییە، وەک چۆن فیشەکێک کە دەرەچێت هەموو دنیا ناتوانێت تازە بیگەڕێنێتەوە شوێنەکەی خۆی دەرچ و تەواو. سێ حاڵەتەیە، ئەڵێ ئەم سێ حاڵەتەتان ئەڵێ چاوەڕێی یەکێ لەم سیانە بکەن، یەکێ لەم سیانەتان نەپێشە. چییە؟ یەکەمینیانە فەرمێ هل ينظرون إلا أن تأتيهم الملائكة. چاوەڕێ واکەن مەلایکەتەکان بێنە گیان و وێزەتان. مەبەستی پێ چییە؟ مەلایکەتی ڕۆحکێشان. باسی ساتی سەرمەرگمان بۆک داماوینە چاوەڕێی چیەکەن؟ باسی سێ حاڵەتی ئەم کافر و بێدینانەمان پێ ئەڵێ کە گەڕانەوەی تیانەیە، یەکێکیان کاتی ڕۆحکێشانیانە. کاتێک کە مەلایکەتەکان دێن ڕۆحی ئەم زاڵم و دوژمنانەی خوا بکێشن، کاتێک کە ئیتر زانیان ئەوە پەتی دنیایان پچڕاوە بەرەو قیامەت ئەڕۆن، ئەبێ لەو لەحزەتەیە ئێوە چاوەڕێی چی بکەن؟ چیمان نەیکەن بەرامبەر بە دینی خوا؟ چیمان لە کفر و لە فەساد و لە بێدینی و لە گەندەڵی و لە خراپە نەیکەن بەرامبەر بە دینی خوا؟ ئیسا چاوەڕێی چیەکەن؟ لەگەڵ مەلایکەتەکانی دی مەلایکەتی عەذاب وە بەرەو ڕووی دێن، ئەوان لە کاتی گیان دەرچوونە قرتانە لە دنیا و گەیشتنە بەو ژیانەی دوای مردن، ڕۆح دەرچوونە. ئەزان خوا چۆن وەصفی ئەو ساتەی زاڵمانمان بۆ کات؟ ئەزان نەفەرمێ چی؟
أفرمي ولو ترى أخا قروبيني ولو ترى إذ الظالمون في سكرات الموت كاتك الظالم كان لجان الله يعني كاتي روح كيشان وروح درسوني أنا والملائكة باسطوا أيديهم فريشتي عذابي خوا شواردولي أم ظالمان قرتوا أم الباني ملهوري كافري دجمني خوايان قرتوا باسطوا أيديهم دسكاني أعاو بود ليش كدو بورحكي بيقرنوا بيكيشنوا بيهن دروا بيلانشي أخرجوا أنفسكم ورا أو روح بوغنا بيسو درينا أخرجوا أنفسكم أما قرآن بما باسكات ولو ترى إذ الظالمون في سكرات الموت آخر قالوا بيني كاتك الظالم لكاتي سر مرقا وايت الروح درتشو تسنيم ملائكة كاني پروردگارك ريا ملائكة كان أعود ثيان براخ ولا ورا روحك بين الدروا أخرجوا أنفسكم اليوم تجزون عذاب الهون أمره شنو عذابك باداشي تويا سبحان الله عذاب الهون هون لإهانة وهاتوا أمره شاوري سزايق با پاداش با سزايق ريتو سزايقي چي عقابكي چي أشكنجيكي چون قالت بيكردن و سكاتي بيكردن بو چوك تو همو عمر سكاتي بديني خوا کرد تو همو عمري بس تانو تشري لمسلمانانيا تو همو عمري قالتو با پیغمبر صلى الله عليه وسلم و با قرآن و با أهلي إيمان و با أهلي مزقودة کرد أمروش عقابك و لجنسي عملكي خوتا طول الفنوي خوا لجنسي چيا لجنسي تاوانكي خوتا چون سكاتي بوانا كر عقابكي توش أمرو أو عذابي كي توريتو عذابي سكاتي بيكردنا شاوري أشكنجو آذاري با كسكاتي تيايا بوت تجزون عذاب الهون بما كنتم چي تقولون على الله غير الحق لسألنا حقيقة برامبر با الله تان كردو أتانوت أذاني چي دود برامبر بخوا لبيرتا كفر داكن لسر رقم لبيرتا جويني تازا داينا برامبر بپروردگاره لبيرتا نكتو لسر خواكر لسر پیغمبري خواكر لسر شون كوتواني ديني خواكر لبيرتا چي قشمري و قالتو بجلو برگي مسلمانان و پوشاك و رن و رخصاريانا کرد وازاني هروا درجة داما تو زاني شر لقل كيه کرد تو زاني نجايتي كيه دا کرد أمر أو سكاتي بخو دكريتوا للان كيشوا للان فريشتكاني رب العالمين وخواب بناما با اليوم تجزون عذاب الهون بما كنتم تقولون على الله غير الحق وما كنتم بآياته تستكبرون لبرو إلا آسي آياتكاني خواه لوت برز كردبو لوت برز بوي ملهور بوي سامو بوكسنا أكرد شاوريم روجنا أكرد أو عالمها مو بيانوتي كورا كاكا بس كورا بس كفر كدن كورا بس بيديني كورا هیچی لێ سەوز ناکەی کورا دانیشە بە دەردی خۆتەوە کورا هەزارانی پێش تۆش ئاوە شەڕیان لەگەڵ خوا کردیسا هەر خۆڵیشیان نەما تۆویشیان نەما کورا ملپانەکانی وەکو فێرعەون و قارون و نەمرود چوونە ژێرگڵەوە هەموو نەمرودەکانە ڕۆن مل باریک تۆ چی دەبوو دژمنایەتی خواکەی بەشەرەکە تۆ دەمارێکە بگیرێت هاوارەکەی وەکو مناڵ ئەڤیقێنی و ئەگریت ئەمە بوا دەکرد چی لێ سەوز کرد لەمە کافرێکمان پێ بڵێن عمری دژایەتی خوای کرد بێ و پەشیمان نەبوو بێلەوە چی لێ سەوز کرد بەڵام ئەم لەحزەتە خوا بۆمان بازەکە لەحزەی تۆبە نییە ئەڵێ تازە تۆبە قبوڵ ناکەم ئەمە لەحزەی نەگەڕانەوەیە داماو اینجا خوای گەورە فەرمێ بە دوایە فەرمێ لقد جئتمونا فرادا ولقد جئتمونا فرادا او تاك بتاكي بهر خوت هاتي تو بولام كامري هر خوتي كوا جيشكو كوا سباكو كوا حمايه كاني كوا دفو بيوانكو كوا عشرتكو كوا وانيك بيوانا نازي كوا نوانيك خوتي بيو هلفشان او فلان بو بانك مو والي بكمو او كوا نو غير خوتي خو هيدا ما روتو قوتي فربتي بيبتي أتي تو بردمي خوا ولقد جئتمونا فرادا بتاك هاتوي تولاب كما خلقناكم أول مرة شلون هالبتاكي شاتي دا الدنيا منالك يروتو قدوي نجل لبرابو نعسكروا قوات لقلابو
داما بواشي لقام كل بدم تو هذي تتيانا وآذ ضعيف ولا آذ ويثاش أنواعات بيتو أنواع قريتو بردمي من بتماي بجي شو سباكتو بيتو لايمن بتماي بهذو ده صلاتك تو بابا دولة من بتماي ثروة باركو بيلي رفرياو كوي خد بعشرة بدا صلاة قومك تو هلا فشان كو هذيك زارم يشي كي لقلتا كركت نايا خذانا كد بجيش دايك وباكو لقلنا داما هاد بتعكر رايتو توجدام لقد جئتمونا فرادى كما خلقناكم أول مرة وتركتم ما خولناكم وراء ظهوركم حرتي أوي كبيان بخشي ويلا الدنيا ولا دوا بجيش وكنت دوا طاوتو هاتي دو ولا يمنو تازا والروي دبذار مردوية قراوة والروش للروشام قصرك لقل خويا بيا سعرك لقل خويا بيا بارك يا جيش وسباكي بلا وري لقل ما أقول جوانا كان فرعون كان بينن كشونة تناقبنا كانوا بعقل خوان أو همو بارو آلتونو نازار مشتانا لقل أخسونة تناقب دو أيسي شو هذا صالي مدر يعني لو بخوان قالتا تيكن بس عقلك وما ناخذ قبل كانوا خويا بون بخول وروح يعني دقام روشتو بو جهنم خشلو آلتونو زيرو باركش أو قلا قوراني دروس كدو بوي نبره لو يفادي لي كان خرجي كان بتمان لو دنيا خرجي كان بارغاني بردو بو أوش تأثير عقلتك وتركتم ما خولناكم وراء ظهوركم وما نرى شفعاءكم الذين زعمتم أنهم معكم كواناتان بين أواني كاتانو فلان من لقل كاك فلانا من قواتي أوم هي من يزي أوم هي من دصلاتي أوم من أوال ليكم شاو الدنيا نم أو كجم أو برما هاني كبس الخلقان لي أخرن أنا كواك السلة قال نبي لبمرو يعني أويك أولا قيامتي شعبي أولا قال مايا من بياي الشيخ فلان مو ما مفتاح فلان مو فلانة أولياء فلانة صحابة وفلانة نازانم شي كثريان ناكل بحج كثيك ناسيبه همانا نقبتي واهي نعوذ بالله بيوايا كي الصحابة قاني بيغمبر صلى الله عليه وسلم الأخوة قورتنا نعوذ بالله بيوايا الصحابات وانا الدفي إخوة بقروني الله أمبر يبو جهنم وداما وشهد بهذان حالات وشهد كافيك اللي نوعي كيت البلام وما نرى معكم شفعاءكم الذين زعمتم أنهم معكم كوا كذابين مواني كاتو بواصل كاني خوتو دزاني فريادة كون إيه لو لحظة أم بابايا ببلتشي أم كاسالتشي يقداوا كاري هي أو دقيقة هوارك قال ربي ارجعون فرود قالت خوام جانب مكيرروا بخواي فتيقيشتم ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما ترك خواي بس أم جاري يقبولة بري بقرر مدعوه لعلي أعمل صالحا فيما ترك بلكو أم جاري لو همو نعمة ده صلاة الثامانية كبجيب شو أم جارة تو شون حزني بأمن آواكم تو شون دواكر أخوة بذم جارب مجررو كلا خوافا من خير إنها كلمة هو قائلها وهر قصيك تويلي تعذا حرب الله هر هاوارك رولا أو عمرم دايتي بشرم عمرت ده صال 20 صال 30 صال 50 صال صدانا صال عمري هبول الدنيا عقل مايتي هوش مايتي قرآن يجولي أبو حديث وعظو يجولي أبو هبو عالم عقداري كديتو كنا كاكا بقرر دجمناتي خوامك توببك بيجو بقريته لحظة كجيشته لحظة كلا دخل قرانونيا إنها كلمة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون لدواش توتشيه برزخك حتى رجي قيامة ما يشتغل قيامة وشد نهاته أما باثي لحظتي الروح درشوني ظالم عن بوكا بس يشتا أخريتنا قبلك وتشالي لتشالكاني أجرها تا قيامة ينجا قيامة حساب اللي قلاك باري هي جنية أما حسب كاتي فيكني روح درشونا كتب الأخير يجانك قرانويت يعني أما يك أما بيك لو حالة إنما نسي حالة آياتك وما بعضك في حالة ما نيك قرانويت يعني هیچ ئیسفادەیتیانی و پەنجەی خۆ دەگەزی هیچ ئیسفادەی نەما حاڵەتی سەرەمەرگەکە بوو دوانەکەی کە چییە ینی خوا پێمانەڵە فریای خۆتان کەون پێش ئەم سێ کاتە چونکە ئەم سێ کاتەی تر کە دەیشتیتە ئەویا کەس فریاد ناکەوێ ئەمە حاڵەتی یەکەمیان بوو ئەی دووهەم حاڵەتی دووەمیان ئەو یەئتی ڕەبوک یا پەروەردگارە ئەو ڕۆژەی کە پەروەردگار دێ باسی قیامەت دەکات روشي قيامت وجاء ربك والملك صفا صفا كابيني پروردگار ملائكة كان بول دين عرشي خوا دينن ويحمل عرش ربك فوقهم يومئذ 8 عرشي خوا لهجلا وهالجلا
ئەم مەلائیکەتە عەزیمە گەورانە ئەیهێن ساحی عەرەفات پەروەردگار جا بەشێوەی کە لایق بە ذاتی خۆیەتی بەبێ شوبهاندن بەبێ ئەوەی لە هیچ کام لە مەخلووقەکانی بچێ کەسمان نازانین بە چۆن و بە چی حاڵێکە بەڵام ڕۆژێک دێ ئاوە قیامەت پەروەردگار دێت مەلایکەتەکانیش هەموو هاتوون لە دەوری عەرش لەو ڕۆژەیە بیر بکەنەوە بیر لە حاڵی ئەو کەسانە بکەنەوە کە دووشایەتی هەموو عمریان دوژمنایەتی ئەو خوایان کردووە ئەڵێن وا خوا هات ئەوە ئەڵڵا هاو تۆ وەرە داما وەرە سەیری وەزعەکە هەنی تۆ کابرا جوێنی بە مەسئولێ داوە کە مەسئولەکە بۆی دێ ئەڵێن وا هات ئەش نوێشکێ جوێنی بە مدیری دایرەکەیە هەڵێنەوە جەنابی مدیر هاو دەگەر پیاویەوە هاو یا جوێنی بە ڕێز عەشرەت داوە دەڵێنەوە خۆی هاتی وەرە بەردەمی تشبيه نبي ولله المثل الأعلى خواهي قولي لقرآن فرمي وكلهم آتيه يوم القيامة فردا روج القيامة قل لو قرب بالغيك يا أخو ناكي بلي كاك مليارات خلق بجلنا قرب بالغيك ندامو وانيا على كل يكتان تاك يتبردمي خوا كل يكتان أبي يتبردمي خوا قصي لقلابك وكلكم آتيه يوم القيامة فردا بتاكيد كبيغمبر صلى الله عليه وسلم فرمي هر همتاني يكلمه ربه يوم القيامة من غير ترجمان پروردگار قصي لقلاكا ببيو ترجمان لبينا بكذب وترجم خوي رافا خو قصي لقلاكا بتو جواب بيتو ده ولا منظري او كذب بيه مسؤولك ألف فلاكس بتوتيتي بابا تنيا بي إيشم بيتي بابا تنيا بي بولام إيشم بيتي وحاولت شونا أما هلا الدنيا كالظلامك وكو خود بشدك وكو خود جا ورا رب العالمين أبلي إنجا فريتوي ورا بردمم إيشم بيتا بتنيا روجي حساب ورا بحسابك اللي قلاب كم بتنيا بيلا سر أو منظرية سيدي لاي راسك سيدي لاي شبكة نكيزما نقودما نپارما نسروت سامان نگنجيتي نجواني كوا دملو سكت كوا زمانة شوركت كوا بناموسي او كر كوا او خو الفشانة كوا لدورزيك او داماو او سيدي خويا كاروتو كود هيجي بينيا دف بطال بسري شور بذليلي ولا مسلمان لو روجات تر دلي لقرقراقا لترسالي أداء لا ترسي قناحك هذيك كدوتي أو داير سري لسوجدها ولو لحظات ترسي لا ترسي پروردگاري همو جاني لرسيو نازاني لا ترسي پروردگار چي جواباتوا ورا أو مجرمي كهمو عمري دجاهتي خواي كدو ولا بردمي خواي بحالي تشي بي بس بيان نبرشاي خوتان أما حالي دو هما لو بايكرو بو حسابي تدعي أو شي بس دي باسي وأنا ناكم من باسي أمسي حالتاكم أمسي حالة نفسي كظالم وكافر كان كدجمناني ديني خوا چاوەڕێکن ئەڵە چاوەڕێی چێکن یەکێ لەم سێ حاڵەتەیە ئەمە دوانیان مردن و قیامەتەکە بوو ئەی ئەوی کیان چییە حاڵەتی سێهەمینیان ئەفەرمێ ئەو یەئتیە بعض آيات ربك يوم يأتي بعض آيات ربك لا ينفع نفس إيمانها لم تكن آمنت من قبل أو كسبت في إيمانها خيرا ئەم حاڵەتی سێمە هێشتا لە دنیایە بەڵام قورئان پێمانەڵێ فریاکەون نەکەونە ئەو حاڵەتە لە دنیا نەژمردووی کەچی بەڵام کەوتیتەوە حاڵەتی ئیسفادەی نییە تۆ بەناکەی ناگەڕیتەوە یعنی چێ قسێ تۆ بەشتی لێو قبوڵ ناکرێ یعنی چی هە لە دنیایە ئا لە دنیایە پێغەمبەر صلی الله علیه وسلم شەرحی ئەم ئایەتەمان بۆ ئەفەرمێ سێ حاڵەت هەیە لە دنیایە هەچ کەسێ بگاتە ئەو سێ حاڵەتە خوا تۆبەی تیا قبوڵ ناکە یا کابراگە خوش تۆبەی تیا قبوڵکە کابرا تۆبە ناکا و ناگەڕێتەوە پێشەوە تۆبەی نەکردوێ یعنی چی ئەفەرمێ سێشتم ئەو ڕۆژەی دەجال دێ دەجالی گەورە ئەو ڕۆژەی دابە أو دعبايك إخوان القرآن أبو ما بعثك أخرجنا لهم دابة من الأرض تكلمهم أن الناس كانوا بآياتنا لا يوقنون دعبايك لآخر زمان الروجي أخيري الدنيا دي تدروا بدوايا خور خواتن لخور آواوا فرمي آقاتا ليبي هل جياني شاقا أم سيانهات هيج فرياتا ناكي توبي فادينيو أوي بيشتر توبي نكربيو أهلي إيمان نبو بك أم سيشتر ريا هيج إفاديكي بيناقينيو
جا دوانیان هەر بە کورتی پێتان ئەڵێم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوا تۆبە لە عەبدی خۆی قبوڵەکە هەتاکو خۆر لە خۆر ئاواوە هەڵدێ لەگەڵ خۆر لە خۆر ئاواوە هەڵهات تۆ دەرگای تۆبە داخرێ تۆبە لە کەس قبوڵ ناکرێ هەموو ئەوەی دوای ئەوە بژی و بگری و بپاڕیتەوە لەخوا بڵێ خوایە تۆبە قبوڵ ناکرێت دوای هەڵاتنی خۆر لە خۆر ئاواوە ڕۆژی ئەخیری دنیایە و هەر ئەو ڕۆژەش یان ڕۆژی پێشتر ئەو دەعبایە کە سبحان الله هیچ بەشەرشتی وای نەدیوە لە لای کەعبەوە دێتە دەرەوە لەو عەرزەڕەکە قڵشە بێ و لێی دێتە دەرەوە قسەش لەگەڵ خەڵکاکە نە لە بەشەرەچێ نە لە ئاژەڵی ترەچێ مەخلوقێکە کەس نازانێت قورئان بۆمان باس دەکات ئەوە شتێکی زۆر غەریبە و نیشانەی ئەخیری قیامەتە ئینشەڵڵا ئێمە ئەم دوانە نابینین بەڵام ئەمێ باسێکی ئەمەی ترتان بۆ کەم دەجالەکە ئەمێ تۆزی ئالێرەیە سەرنج تا ڕاکێشم بۆ شتێکی زۆر خەتەر ئەفەرمێ ئەوەی پێش هاتنی دەجال ئەهلی ئیمان نەبوو بێ ئەهلی خواپەرستی نەبوو بێ کە دەجال هاو ئیسفادەی نیە ئیمان بێنێ ئەم قسەی یعنی چی؟ یعنی چی کە دەجال هاو ئەگەر تۆ پێشتر باش نەبووبی تازە باش نابی ئەگەر پێشتر ئیماندار نەبووبی تازە ئیماندار نابی طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی دەجالمان بۆ کا دەفەرمێ هیچ پێغەمبەرێ نەبوو قەومەکەی خۆی ئاگادار نەکاتەوە لە فیتنەی ئەم دەجالە گەورەترین فیتنەیە کە خەڵک گومڕا بکە خەڵک لە ئیمان و لە ئیسلامەتی وەرگێڕە فیتنەی دەجالە نە پێشتر شتی وا بووە نە لە دوای دەجالیشەوە بەڵای وادێتەوە فیتنەکەی ئەمەندە گەورەیە مامۆستای ئاینی پیاوی دیندار ئەڕوا بەرەو ڕێڵای گەر ڕاستەکە با قسە لەگەڵ منا بکە ئەڵێ من خوام زانە چۆن بۆ ئێسەرمێنم کە خوانێ کە لەو سەرێتەوە قەنەعەتی بەیش کردو بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەستان بەرەو ڕووی نەڕۆن لە هەر شوێنێکەوە بە عەکسیەوە ڕاکە نەڵێ پێوێرم نێڵی قەنەعەتی پێکەم و ناتوانێ هەڵم بخەوە تۆ بە عەکسیەوە بڕۆ دە ئایەتەکەی ئەوەڵی سوورەتی کەهف بخوێن و بڵێ خوایە بمپارێزە و ڕاکە چونکە فایی نییە فێکن براکانم زۆربەی خەڵک لەسەر جادەی قیر بە شەرتی جادەی قیر مسلمانی چاکە بەڵام لە پێچ و پەناکان و لۆفە گەورەکانە لە کاتی لە قەومانەکانە دەرەکەوێکی ئەهلی ئیمان و کێش درۆیە کرد کێش منافق بوو وایە نا لە کاتی ڕۆژە ڕەش و تاریکەکانە لە کاتی تاقیکردنەوە گەورەکانە دەرەکەوێکی بەڕاستی ئەهلی ئیمان و کێش درۆیە کرد ئێنە خۆ بە شەرتی جادەی قیر قسە لەگەڵ هەچ کەسێکاکەی ماشەڵڵا موسڵمانێکی عایارە 24 و ئاوی لێڵ نەکردو و کەسیش دەخۆی باشتر نازانێت بەڵام لە کاتی فیتنەکانە دەرەکەوێکی موسڵمانی چاک بوو کێژوانێ بۆی کە خۆی گەورە فەرمێوە فەحەسیبتم ئەن تەدخولوا الجەنە واتە هەروە بە ئاسانیە چنە بەهەشتەوە وەلەما یەأتیکم مەثەل الذین خەلەو من قەبلیکم پێشەوەی ئەوەی کە قەومەکانی کا بەسەریان هاتووە ئەوانم پێتاقی کردوتەوە ئێوەشی پێتاقی کەمەوە مەسەتهم البەأساء والضراء والزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله تووشی ئەنواع ناخۆشی نەبوونی کوشتن قات و قڕی لە ناوچوون بوون هەتا وایە لە ئەتو تووشی بەڵام موسیبەتی وابوون پێغەمبەرەی سەردەمەکانی خۆیان لەگەڵ خەڵکەکەی هاواریان کرد یانە خوایەکەی فەرمانەکەی یعنی ئەمەنگە تاقیکردنەوەکە قورس و گەورە بوون أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون أو خلق واذان هرنگ بلن آمنا بالله إيمان معناه تر واذان خواتاقيا ناكاتوا ولقد فتنا الذين من قبلهم فلا يعلمن الله الذين صدقوا ولا يعلمن الكاذبين الله هم قوم كاني كم تاقيكروا أبي بو فلترات يا فرد زانم براسي أهل إيمان خو بێ بەخۆشی بە ناخۆشی بە نەخۆشی بە فەقیری بە هەژاری بە دەوڵەمەنی تاقی دەکەمەوە خۆ تاقیکردنەوەش هەرەوە نییە بڵێ موەڤزانی موسیبەتە جاری وایە بە دەوڵەمەنی تاقی دەکاتەوە کابرا لە دەوڵەمەنیە ئەدۆڕێ لە فەقیریە پیاوی چاک بۆ ئەهلی مزگەوت بوو کە دەوڵەمەند بوو دۆڕە خوا نەزان تاقیکردنەوەی خوا هەر موسیبەت و نەخۆشیە جاری وایە کا بە دەسەڵاتدار ئەو کابرا بێ دەسەڵاتی دوێنێ کە پیاوی چاک بوو هەر هاتوچۆی خزم و خزمەت و فەقیر و ژارێکە ئەمڕۆکە بوو بە دەسەڵاتدار نەخوای لە بیرمان نە قەومی لە بیرمان نە میلەت و نە خاک و نیشتیمان جاری وایە بەوە ئەدۆڕی بەڵام موهیمە تاقیەکریتەوە بە خۆشی بێ بە ناخۆشی باشە سیرکەن جوان بێنە بەرچای خۆتان بیرکەنەوە ئەم دەجالە ئەزانن چیەکە ئەزانن چ دەسەڵاتێکی هەیە ئەم دەجالە دێڵە من خوام ئەڵێ من چیم ئەی باش و خەڵکە چۆن پێی هەڵەخەڵەتێ زەلامێ بڵێ من خوام و خەڵک شوێنی کەوێ جارێ پێشەوە شتێ با بۆتان ڕوونکەمەوە زۆر گەنج لێمە پرسێ مامۆستا دەجال یعنی ساختەچی کڵاوچی بەس بۆ پێوتێ مەسیح
پێڵن مەسیحی دەجال مەسیح ناوی عیسایە سەلامی خوای لێبێ ئەی بۆ بەم دەجالە فێڵبازە شارەوتێ مەسیح ئالێرەیە زۆرێک لە زانا کۆنەکانی ژنیان پێکاوە ئەگە کتێبی کۆن بخوێنیتەوە هەنگێکیانە فەرموون ئەڵێن لأنه ممسوح العين لەبەروی خوای گەورە ئەم چاوی سڕیوەتەوە چاوی نیار گۆشتێکە ئاوا هاتووە ئەم چاوەشیانی ئەبڵق و دەرکڵۆقیوە لەبەرەوە چاوی کوێرە پێوتێ مەمسوح العين چاو سڕاوە کۆمەڵی کاڵێن نەعلێنەوە يمسح الأرض في 40 يوما چونکە لە ماوەی 40 دانە ڕۆژە هەموو سەرزەوی مەسحەکە ئەگەڕێ لە ماوەی 40 دانە ڕۆژە پێغەمبەر صلی الله عليه وسلم بازەکەڵێن لە ماوەی 40 ڕۆژە کە مودەی حکمەکەیەتی کە ڕۆژ یەکەمی بە ساڵێگەچێ و دووەمی بە مایەگەچێ و سێمی بە هەفتەیەگەچێ و باقی 37 ڕۆژەکەی تری و ڕۆژانی خۆمان وایە ئەڵێن لەو ماوە کەمەیە هەموو دنیا ئەگەڕێ ئەڵێن لەبەرەوە پێوتێ مەسیح لە سیاحەتەوە هاتووە لە گەڕانەوە هیچی وانییە ئەذان بۆشی پێوتێ مەسیحی دەجال وە چۆن قەناعەت بەو خەڵکا کاڵێ من خوام پێتان بڵێم چۆن بە یەک طەریقە بە یەک شێواز ئەگەر سەیری دنیا بکەن ئەمڕۆ نزیکەی 2.5 ملیار بۆ 3 ملیار کەس لەسەر زەویە ئەڵێن ئاب و ئیبن و ڕۆح القودس ئەڵێن عیسا خوایە و کوڕی خوایە ئائستا لەسەر ئەم زەویەیە نزیکەی 3 ملیار کەس لەسەر زەویە ئەڵێن عیسا خوایە و هاواری لێکەن باشە ئەم مەلعونەش کە کاتێ دێ ئەزانن ئیدعای خوایەتێکی چییە ئەڵێ من عیسام دابەسیمەتەوە خوای بە ناوی عیساوە دێ خوایەتیەکە خۆی جارێ 3 ملیار کەس ئامادەیەوە هەر پێشتر ئیمانی پێهێناوە هەر 3 ملیار کەس دەڵێ عیسا خوای ئێمە حازرە بەس ئەوەی لەسەر قەناعەت بەم 3 ملیارە بکاکەوە من ئەو عیسام لەگەڵ قەناعەتی بەم 3 ملیارە کرد خۆ خەڵکە قەناعەت دەکا کامە خوایە چونکە توانە پێشتر خۆیان قەناعەت پێ کردووە شەیتان هەمیانی ئامادە کردووە ئەوتە هەموو 3 ملیار خەڵکە ئەڵێ چی ئەڵێ عیسا خوایە ئەوکەی کامێنێتەوە ئێمە ئامێنێتەوە قەومەکانی کامێنێتەوە بۆی قەناعەتمان پێ بکاکەوە خوایە کە عیسایە مەسیحەکان ئەڵێن چی خەڵکەکە چی پێڵێن باشە کاکە تۆڵی من خوام عیسا کاکە کۆمەڵی نیشانەی هەبوو ئادی چی کردو عیسا مەسەلەن بۆ نمونە خەتەرترین شتێک کە عیسا کرد بێتی مردووی زیینوە کردوتەوە کەس ئەمەی پێ ناکرێ مردووە لە جاوەچی منش بۆ تا زیینوەکەمەوە وەرن کاکە هەر هەموو کۆ ببنەوە لەبەر چاوتانە ئەگە مردووەکەم زیینوو نەکردەوە باوەڕم پێ نەکەم زانم من خوام یان نا وەڵا عالەم کۆ بێتەوە لە دووریادی فەرموو جەناب مردوو زیینوەکەیتەوە بەڵێ ئەچونە سەر قەبرێکام قەبراڵە بژێریەم قەبرە لەبەر چاویانە ڕێک کابرا ئەڵێ ئەمە قەبری باوکمە ئەمەی دایکمە زانم باوکی خۆمای ناسم خۆ هەڵ ناخەڵەتێم ئەبزانم باوکم بۆ زیینوە کرێتەوە لەبەر چاوی ئەو هەموو خەڵکەیە ئەڵێ من خواکەتم هەستە وەرە دەرەوە ڕێک سێرەکە باوکی لە قەبرەکەیەتە دەرەوە هاتوو تۆ سێری مۆزەرێ کرد ئەوەی ئێستا سەیری هەیە کاری سێحربازەکانەکەن ها لە سێحربازەکان ناچێ زەلامەیە ئافرەتێ خاتە ناو سنووقێک و بە مشار چی لێگا ئەی بڕێتەوە پارچێکە پشاری خەڵکیا دوای ئاوای لێکا پێکیۆنێتەوە لاتان غەریب نەبێ هامڕۆ لەبەر چاومانە شتی واکەن فێڵ و تەڵەکێ لە خەڵکێکن بەس ئەم هەر زیاد لە حەد عەجیبە کابرا لە قەبرێتە دەوە قەبرەکە شەقە بێ و باوکێتی و کابرا من باوکی خۆمە ئەی ناسمەوە ئەوە قسە لەگەڵاکە لە کوڕەکەم ئەمە خوای ڕاستەقینەدا شوێنیکەوە ئیمانی پێبێنە کابرا فەریمانی پێنێ صحابێتی یا رسول الله یعنی چۆن ئەم مەلعونە مردووی پێزنی وەگرێتەوە ئەڵێ من خوام خوای گەورە چۆن یەڵەشتی وا بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی زۆر لەوە بێقیمەترە بتوانێ مردوو زیین بکاتەوە مردوو نییە خوای گەورە ئەو شەیتانانی بۆ مسەخەر کردووە شەیتانە خۆی خاتە شێوەی باوکی و کەسەوەی دێتە دەرەوە ئەڵێ بەڵێ من ئەوم سحر چاوبەسە لە چاوی خەڵکەکرێ نەخۆ پیاوەی مردوو زیین بکاتەوە بەڵام فێڵەکەی ئەمەندە عەجیبە سحر و جادوەکەی ئەمەندە گەورەیە ئەو عالەمە ئەوە هەڵە جا لە دوای شەڕ دێ دنیا کاول بووە گرانیە نەبوونیە خواردن نییە باران لە ئاسمان نابارێ پێش هاتنی دەجا 3 دانە ساڵ وشکە ساڵی بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ساڵی یەکەمینیان یمسک السماء ثلث قطرها والأرض ثلث بركتها ساڵی یەکەم ئاسمان سێیەکی بارانی نامێنێ و زەوی سێیەکی بەرەکەتی نامێنێ ساڵی دووەم یمسک السماء ثلثي قطرها والأرض ثلثي بركتها ساڵی دووەم ئاسمان دوو لە سەرسەی بارانی نامێنێ و زەوی دوو لە سەرسەی بەرەکەتی نامێنێ ساڵی سێم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نە لە ئاسمان قەترا بارێ نە لە عەرز یافەوزە بێ خەڵک لە تاوە هەچی سەگ و پشیلەش هەیە ئەی خوا باشە لەم حاڵەتەیە دەجال دێ
دەجال دێ خواردنی پێیە ئاواکە بۆ ئاسمان بارانە بارێ لەبەر چاوی تۆیان بارانە بارێ پێغمبەر صلی الله علیه و فەرمێ بەلای دێکا تێپەڕێ هەموو لە برسا 30 سولات بوون هیچیان نەماوە ئەرزویە هەر ئاوە دەفێ گێنیاڵە من خواکرا سێکرد دەرەکە هەموو سەوزە بێ مەڕەکانیان هەموو قەڵە و خەپا ئەبێت و گواریان وەکو هین شیری دێتە دەرەوە ئێڵە من خۆمە هەموو شتتان بۆکەم تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئاو چقەنە لێیە بۆ ئاڵتون لەژێر ئەرزا شاناوەتەوە لیرەی ئاڵتون ئەڵێ هەمووی وەکو قانونچەیەتە دەرەوە بە دوایە شوێنێکەوێ لیرەی ئاڵتونەکان جا ئەوەی کە مهم لێرە ئاخر بۆیە خواڵێت فریای خۆتکەوە ئیمان بێنە ئەینا هەنگێ فیتنە هەیە کە هاو پێشتر ئیمانە نەبوو بێ قەت ئیمان نایەنی ئەمە یەکێکە لەوانە ئەزانن بۆ بەم لێرە شتەکەتان پێ بڵێم چۆن جەماعەت جوان خەیاڵتان لای من بێ داناڵێم چی ئەمڕۆ دەجالۆچکە زۆرن دەجالۆچ بچووک بچووک ئەمانەی کە ساختەچین و عالەمیان هەڵخەڵەتان و عالەمیان فریا و دەجالۆچکەکانی ئەمڕۆ دەجالە بچکۆلەکان ئەم دەجالانە خەڵگە کوژن ماڵ و ئەرزی خەڵک داگیرەکەن تەعەدا لە شەرەف و ناموسی خەڵگەکەن ئاغایەتی و کوێخایەتی بەسەر خەڵکاکەن نان و پارە و قوتی خەڵگە بڕن خەڵک بە کوشتەیەن و بە شەڕیئێن ماڵ کاولەکەن وڵات کاولەکەن وڵات گەندەڵەکەن عالەمیان خستە هەموو ناخۆشی و بەڵاو موسیبەت و قەیرانێکەوە کەچی ئەو خەڵکە هەر بە قوربان و بە ساقەیانە بێ هەر شوێنیانەکەوێ و چەپڵیان بۆ لێیا و خۆیان بە کوشت لە سەریان و بە قوربانیان بۆم دەجالۆچکە بچووکەکان جا وەرە دەجالی گەورە بێ مردوو بۆ سیون کاتەوە ئەمان ڕنانی شێ بڕن خەڵک شوێنیانەکەوێ ئەو یە نانەدەیاتێ ئەو ڕۆژەی کە خەریکە لە برسامنی نانەیە بە خۆت و ماڵ و منداڵێ باران نابارێت لە ئاسمان بارانیان بۆ ئەبارێنێ دەشت و دەریان بۆ سەوزەکە مەڕ و ماڵاتەکانیان بۆ قەڵەوەکە وەرە بێنە بەرچاوی خۆ دەبێ و خەڵکە چۆن شوێنی کرێ خوا پەنامان بە تۆرە ئەو وەز ئەبێنە بەرچاوی خۆت خەڵک بەم دەعبا و دەعجالانەی ئەمڕۆی سەر ئەرز کە خەڵک هەڵەخەڵەتێنن خەڵک باوەڕیان پێ ئەکات شوێنیانەکەی و دینی خۆی ئەفرۆشێ لەبەر خاتریان ئامادەی خۆشیان بەکوژ لە پێرە اینجا وەرە ئەی بۆ ئەم مەلعونە نەوەڵە بێنە بەرچاوی خۆتان جەماعەت ئافرەتەکان خوشکەکان نادەم لێرە ئافرەتانمان هەیە ئەی بابیە خوشکان ئەچن ئەم ئافرەتانە کە عەدەتیاتی لە چکی بەسەرەوەی محەجەبەیە ئەچێتە لای فاڵچی و جادوگەرێ جن و دخوان و شتەیەکی بۆ بکە کورە نازانم خەتەکانی دەستی بۆ بخوێنێتەوە قاوەی بۆ بخوێنێتەوە نازانم چی بۆ بکە زانێ بەختم کراوەتەوە بەختم هێنە بە دوای ئەمانێ شەو و ڕۆژ ئاەت و حەدیثیان بۆ خوێنینەوە من و جەنابی مامۆستا کورە نەکەن کورە بێدینە بن کورە کافرە بن کورە ئەوەی سحر و جادو کە ئەوەی نوشتە بکە چاوی بە بەهەژ ناکەوێ ئیمانی نامێنێ هەرەچن بە دزیەوە پارەژێن باشکە ئەم ساختە چییە ئەم جادوگەرە بەختی بۆ بکاتەوە یان نوشتەیەکی بۆ بکە جا وەرە بێنە بەرچای خۆ بایکەوە لە بەرچای بڵێ باوکتێ بۆ زیینەوەکەمەوە لە قەبر وەرە بڵێ دایکتێ لە قەبرەکە بۆ دەرێنەوە ئەبێت چۆن شوێنی کەوێ ئەو بۆیە قورئانە فەرمێ فریای خۆتان کەون هەنگێ فیتنە هەیە ئەگەر پێشەوە ئیمانە نەهێنابوو ئەگەر ئەوە هات ئیتر دوای ئەوە ئیمان ناهێنی ئەوەی پێش هاتنی دەجال ئیمانی قایم نەبێ ئیمانەکەی دامەزراو نەبێ کە دەجال هەو ئیمان ناهێنی کورتەی قسە لە خزمەت جەنابتانە زۆر درێژەی پێ نێم کوڕینە 52 ڕۆژێکمان ماوە کەس نازانێت چەنی ترێژی نازانی بەیانی ئەمری دوو بەیانی ئەمری ئەو فیتنانەشی کە بەڕێوەن دێن زۆر گەورە و خەتەرن لەمەی ئیساتیایی زۆر فیتنەکان گەورەترن ئەم فیتنانە ئەمڕۆ عالەمی هەموو لە دین کرد ئەو مۆبایلانەی بەدەستانە و نیوەی ئەم ئومەتەی کافر کرد بێدینی کرد خەڵکی تووشی فەساد کرد عالەمیان کرد بە هەزار بەرەکەوە هەمووشی خۆی بە موسڵمان دانی و شوێنکەوتووی محەممەد المستەفا ساسەم هیچی نە بە قسەی خواکە نە بە قسەی پێغەمبەرەکە ساسەلەم مسلمانە هەموو ڕقیان لێکە هەموو پشتیان کردوتە یەکتر هەزار بەرەکەن هەزار حیزبن هەزار جەماعەتن هەمووشی چاڵ بۆ یەک هەڵەکەنێ هیچی نامەی کەس یەکتر ناخوێنێتەوە بەم حاڵەمان تا زووە بگەڕێرەوە تۆبە بکە پەشیمان بەرەوە بگەڕێرەوە بۆ لای خوا پێشەوەی فیتنە گەورەترەکان بێت دوایی هیچی ئەو کە گەیشتە ئەو ئاستانە ئاستی مردن ئاستی قیامەت ئاستی ئەم فیتنە گەورانە دوایی تۆبە ناکەی ناگەڕیتەوە لەبەرەوە برا بەڕێزەکانم هەتاکو ئەمڕۆ عەقڵمان لای خۆمانە تا خوای گەورە ئاوە هیدایەتیان لە ماڵی خۆیان پێکەوە کۆبووینەتەوە الحەمدولیلا کورە فرسەتێک ئەمە شەوی لەیلەتول قەدرە کورە دانیشە بینی خۆت و خوا تۆبە بکە کێڵێ ئەگەیتە جەژن کێ ئەڵێ ئەگەیتە جەژن و کڕۆنا ناگرێ سیارەیەک بلەوکە بەژێرەوە جەڵدەیەک لێمان نادا
فریای خۆ ما بکەین بە قوربان بە ساقا هەتاکو تۆ ئەم ئەمڕۆ زوو بگەڕێنەوە بۆ لای پەروەردگارتان بڕۆن لاپەڕەکانی قورئان بکەنەوە دوو ئاەت خوێنەوە ماچی کەن دوو سوجدە بەرە بۆ ڕەب العالەمین با دوو فرمێسکە بێتە خوارەوە وعد لەگەڵ خوایە بە خوای بڵێ ئیمانەکەم پارێزی من خۆم مایە پەنای تۆ بەخوا ناتوانم لە دەست ئەم هەموو سەگ و گورگێم زمانە خۆم پارێزم لە دەست ئەم هەموو فیتنە و ئاشوب بە خۆم پارێزم پەنام ماوە بە پەنای تۆ خۆ پەنام بە خۆ هیدایەتم بە ڕۆژی حەڤدا نەجار من و تۆ لە نوێژەکانمان ناڵێن ئیهدینە الصراط المستەقیم پەروەردگارە خۆت هیدایەتمان بە بۆ ڕێگە ڕاستەکە بەڕاستی ڕێگاکە دژوارە بەڕاستی عاقیبەتەکەش زۆر خەتەرە کە قیامەتێکی هەتایی نەبڕاوەیە کورەی هەوا ڕۆژێ بۆە قەی ناکرد کورە ساڵێ بۆە قەی ناکرد کورە قەڕێ بۆە قەی ناکرد کورە 1000 ساڵ بۆە قەی ناکرد هەر لە ئیستاوە هەتا قیامەت نازام 1000 ساڵی ماوە 10,000 ساڵی ماوە تۆ لەناو چاڵێ لە چاڵی ئاگرابی اینجا قیامەتیش زیینوکەنەوە بۆ بەردەمی پەروەردگار بەس ڕۆژی قیامەتەکە و ساحەی مەحشەر 50,000 ساڵی دنیایە بەس قیامەتەکە 50,000 ساڵە اینجا لە دوای ئەوە یانەوە بن بۆ بەهەشتی هەتاتایی یانەوە بن بۆ جەهەنەمی هەتاتایی گوناح نییە لەبەر خاتری پاتاڵێکی دنیا و 52 ڕۆژێکی دنیا ئێمە ئەو قیامەتە هەموو لە خۆمان بدۆڕێنین قبر بکەین بە چاڵێ لە چاڵەکانی ئاگر و قیامەتیشمان بکەین بە جەهەنەمێکی نەبراوە گوناح نییە بۆ پاتاڵێکی دنیا و بۆ ڕابواردنێک و هەوا و ئارەزوێکی خۆمان خوا بکەین بە دوژمنی خۆمان کاکە لە کفر و لە ظڵم و لە فەساد و لە گەندەڵی هیچی لێ ناپێچنەوە کەس تێری لێ نەخوارد تا تۆ تێری لێ بخۆی هەتا زۆر بگەڕێنەوە قاپی خوا هەتا زۆر تۆ ببکەن هەتا زۆر بگەڕێنەوە نەسیحەتی ماڵ و منداڵی خۆتان بکەن کام لە ئێوە ببینێ مناڵەکی بەرەو لای سیارەی ڕاکات دەستێک دێ لە کوڕمەکەویتە ژێر سیارەکەوە کوڕم ئاگرا سووتێی کوڕم ئەو ئاوە گەرمە و پیاڕژێ دەستی مناڵەکانتان کچەکانتان کوڕەکانتان بگرن کاکە با نەڕۆن بەرەو جەهەنەمێکی هەتاتایی واجبە لە فرد کە خوای گەورە تۆی هیدایەت داوە بە خۆتۆ مۆسە قسە بۆ کوڕی گەڕەکە بۆ خزمەکانت بکە بۆ هاوپۆلەکانت بکە بۆ ماڵ و منداڵەکەی خۆ بکە خوای گەورە لە قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا وقودها الناس والحجارة ئەی ئەوانە ئیمانتان هێناوە خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگرێ پارێزن کە سوتەمەنێکی بەرد و ئینسانە پێکەوە خوا پەناما بە بەرد و ئینسانی پێکەوە ئەسووتێ و ئەتوێتەوە داواکارم لە پەروەردگاری گەورە لەم شەوە پیرۆزەدا لەم جێگەیە کە ماڵی خۆیەتی کە ئەم گەنجانە و ئەم خەڵکە هەر هەموو هاتوونەتە ئێرە بە ئومێدی ڕەحمەتی خوا بە ئومێدی تۆبەکردن بە ئومێدەوەی کە خوای گەورە ڕووی ڕەحمەت و ڕووی لوتفی خۆی ماتێکە داوا لێکن یا رب العالمین بە هەموو ناوە پیرۆزەکانت داوا لێکن بە ئیسم العەظەمت داوا لێکن یا رب العالمین بەو ناوەی کە هەچ کەسێ دوعای پێ بکات دوعاکەی ڕەت ناکەیتەوە ئالەم شەوایە لە گوناحی هەمومان خۆشبی یا رب العالمین یا ربی خوای قەڵەمی عەفو بێنی بەسەر تاوانەکانمانە یا ربی خوای هیدایەتمان بە هیدایەتێکی تر گومڕایی لە دوانە بێ ثابتمان کرد لەسەر ئەو ڕێگە حەقی کە خۆت ئەیزانیت یا رب العالمین بە شوێنکەوتەی محەممەد صلی الله علیه وسلم قبوڵمان کەی بە ئیمانەوە بمانشێنی بە ئیمانەوە بمانمرێنی بە ئیمانی شەو ڕۆژی قیامەت حەشرمان کرد لەژێر ئاڵای محەممەد المصطفى صلی الله علیه وسلم یا ربی داوان لێکین لە گوناحی دایک و باوکمان خۆشبی لە گوناحی خێزانەکان و مناڵەکانمان خۆشبی لە گوناحی خوشک و براکانمان خۆشبی یا ربی بی بەهانای ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم یا ربی ئومەتی محەممەد لە تەنگانە و لە ناخۆشیە لە هەموو شوێنەکانی دنیا یا الله بی بەهانای ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم یا ربی خوای ظلم مستەمیان لەسەر هەڵگری یا رب العالمین داوالێکە عیزت بۆ ئیسلام و مسلمانان بگێڕیتەوە پشتی دوژمنانی خۆ بشکێنی بگەین بەو ڕۆژەی کە ئاوا عیزەتی ئیسلام و عیزەتی مسلمانانی تیابینین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين وصلى الله وبارك على النبي الأمي محمد وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله